نام برياض حمزة أشرفة دانشتو قضايا كفريم تمام محافظة صالة وقتابين لا باش ما كونا كان بنمنا باش ما خلق أو كرستيلا فريا دريا من تواني ما بيه نمو شتي بس اللي برهم بينهم صاحب كما بنمنا يسا شدين دهنا نمكردوا كهرم الزبالان كباش ما خلق بنمنا مقابل بان دبي أو دبي مقاطار هرمي باش ما خلق تواني ما صاحب كما شتي نوازي اللي برهم بينهم بنمنا ساري كنترول مولدي كردي مبرد سبليت لتمني 6 ساڵی وام کاراگەم لە تەمەنی 11 ساڵانەوە ینی توانیمە پرۆژەکانم پارە پێ بدەم و گەورەتریکەمە فراوانتر مۆلی دەم دروست کردووە سارەی کرێنم دروست کردووە کە سار لە بیچوک لە جۆری کرێن بە مەقەبا سارەی دریشم دروست کردووە کە ساری زیرەکە بەڵام حاسەی پێوە نییە توانێت لە ڕێگەی پاوەربانک و ئیش بکات و پاتی دەبڵ تۆربەی لەسەرا پاتی دەبڵە کاتێک کە بۆ نمونە ئەگەر شەحنی نەما لە ڕێگەی تاگانی واتوانێت شەحن وەربگرێت ئێستا مۆلیدەیەکم دروست کردووە کە توانێت لە ڕێگەی ئاوەوە کار بکات و دۆنەکسیدی کاربۆنیش ڕابکێشێت و ئۆکسجین دەرەکات و ینی سێ هەندێک قووەتی پاتری ماتۆڕی سێتایە دات ئیستا من ئەمڕۆ یاریی کارەباییم دروست کردووە کە داهێنانی خۆمە لە ڕێگەی ینی بە زانستی فیزیاییشەوە بۆ نمونە هەر کەسێک ئالودەی موبایل بێت ناتوانێت یاریە تاقیکاتەوە چونکە ئەستەمە بێت بۆی چونکە لەگەڵ شاشەی ئەو موبایلە زۆر کارلێکی کردووە و ینی توانای نییە ئەم شتە بچووکانە تاقیکاتەوە هەنگاوانە بە شتی گەورەتر ئیسا ئەم سارە بچکمە دروست کردووە بە مەقەبا ینی لە جۆری کرێنە بە چکوڵی مۆتە کرێنە ئامێری کرێنەکەم بوویدانەوە شاشە پرۆگرام و ئەلکترۆنیە بەڵام لەبەر نەبوونی کەرەستە نەمتوانیوە تەواویکەم و ئیسا من شەتایەکانی بەبان دەبێت ئەو مقاتە دروست کردووە لاشەکەی هەرمووی مەقەبایە کە پاشماوەی خەڵکە فەڕێدراوە منیش توانیومە بیهێنم و هەم بۆ ژینگەش باشە زیان سود بە ژینگەش ئەگەیەنێت ئەمە سەردکردنی موبایلە کە بە مەقەبا دروستم کردو ئاڵای کوردستانیشم لێی داوە ینی توانێت موبایل سەرد بکاتەوە کاتێک کە موبایلەکەت گەرم بێ بەڵام ئەمە بە شێوازێکی تەکنیکی کوردیە ئەمەشە بان دەبەی سموغە کاتی کە خۆم کارەکەی پێێتەوە ئۆگەم من کارەستەکانە فەڕە نادەم شتی تری لێ دروستەکەم بوون نەیسامە کەلەی شاحنەم دروست کردو بووی مەحاویلە تر نەچمە لە بازار بۆی بکردم بەڵام خۆم بۆیم کردووە ئەم سودیش بە ژینگە ئەگەیەنێت و هەم توانیمە ساغیشی بکەم و کەرەستەکانە من هەر لە تەمەنی مناڵیوە هەر بە حەز هەر خۆم ئەم بەهرەمە هەیە لە مناڵیوە لە تەمەنی 6 ساڵان و ئەم ئیشیە لاکەم و من ئامانجی زۆر گەورەترم هەیە بەڵام ئیمکانیەتم نییە بۆ نمونە ئەگەر ئێستا لایەنی پەیوەندیداریام هەر سەرمایەدارێک بێ هاوکاری مادیم بکات بۆ نمونە ئەگەر کەرەستەی شیاو بێرنە بەردەستمە تەواو شتی گەورەتر و جوانتری دروستکەم هەم بۆ سوودگاندن بە ژینگەیش سەم سارمە دروست کردووە پاتی دەبڵ تۆڕبەی لەسەرا بەدەستک و کەنترۆلیش ئیش ئەکات ینی توانێت لە شوێنی بەرز و لە شوێنی تەسە و بەردوزی خیشا بڕوات ینی پاتی دەبڵ تۆڕبەی لەسەرە پاتی دەبڵە لە ڕێگەی پاوەربانک و موبایلش و کارەکات ینی توانێت تەسویرکردن و ڤیدۆکردنیش هەیە ئەڕێنیشم بۆیدانەوە کە شەبەکەی وە قوڵترۆ بکاتەوە 2 مانگ بۆ 3 مانگی خایەن کاتێک کە من خەریەم دروستکردنی ئەم سارە بوو خوێندنیش هیچ ڕێگریم لێ ناکا کە بەڵکو یارمەتی دەریشمان خوێندنەکەم بۆم داهێنان ئیسام داهێنانە پیشەی سەرگی خۆمە ینی من لە کەسەوە فێر نەبووم کە سەیری یوتوب بکەم پێشتریش موبایلم نەبووە ساڵێکە بۆ 2 ساڵە موبایلم هەیە باشە پێشتر لە هەر خۆم حەز نەم شتێ بەڵام ئەم 2-3 ساڵە توانیمە شتەکانم گەورەکەم و فراوانیکەم